درامای باڵەخانە لە نووسین و دەرهێنانی هونەرمەند دڵشاد حسێنە و بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەشی سینەمایە و باز لە کێشەکانی کۆمەڵگەی ئێستا دەکات. دەرهێنەری درامای باڵەخانە لە لامان میوانە هونەرمەند دڵشاد حسێن. کاک دڵشاد سڵاو لێ بێ بەخێر بیت. زۆر سپاس. ناوڕۆکی درامای باڵەخانە باز لە چی ئەکات؟ ناوڕۆکی درامای باڵەخانە بەگشتی ناچمە سەروردەکاری باس لە کێشە چینایەتەکانی ئەم سەردەماکە لە سەردەمی مۆدێرنە لە نێوان مۆدێرنەی شکری و مۆدێرنەی بە کەلتور و بەناوەڕۆکەوە و باس لە کۆمەڵە چیرۆکی خۆشەویستی و ململانی کۆمەڵایەتیەکە پێکەوە گرێدراوە درامایکی لە دروست بوو بە ناوی باڵەخانە کە پێشتر ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بە ناوی پەشیمانی دوایی بەهۆی ناوەڕۆکی بابەتەکەەوە ناوەکەی کراوە بە درامای باڵەخانە. بەڵێ وەرزی یەکەمی درامای باڵەخانە لە چەند ئەڵقە پێک هاتووە و کۆی وەرزەکانی چەند وەرزن؟ ئێمە هیوادارین وەرزەکانی بگاتە سێ وەرز. ئێمە ئێستا وەرزی یەکەمی بەرهەمێنین. خۆتان نەزانن لە دنیا ڕشکەی دراما بەرەو ئەوە ئەڕوا درێژکردنەوەی نییە کە چیرۆک کۆتایی هات کۆتایی بە وەرزەکەی دێت یعنی شێوازی پێشکەشکردنی دراما بە شێوی وەرز شێوازێکی سەرنجڕاکێشە ئێستا لە وڵاتانی دەور و بەرمان لە دنیاشە. ئەم درامای ئێمە وەرزی یەکەمی دە تا 12 زنجیرە ئەبێ وەرزی دوو هەموو وەرزی سێهێمیشی وەک سیناریۆ ئامادەیە هیوادارین لە دوای وەرزی یەکەم وەرزی دوو هەموو سێمیشی بەرهەمبێنین. ئەم درامایەکەی نمایشەکرێ و لە کوێ نمایشەکرێ؟ لە ڕاستی ئەم درامایە پێم وایە بۆ مانگی دوی ساڵی 2023 ئامادە بێ بۆ نمایش بەڵێ و هیوادارین ئەم درامایە لە کەناڵی کورساتی خۆشەویست پێشکەش بکرێت پەش بکرێت. توانای بەرهەمهێنانی ئەم درامایەواتە ئەوانەی کە لە پشت کامێرە کارەکەن چۆن دەبینیت؟ لە ڕاستیە یەکێک لەو شتانەی کە جێگەی دڵخۆشیە بۆ هەمومان ئێمە ستافێکی گەنجی زۆر باشی کوردی خۆمان ئەم بدرامایە بەرهەمێنێ و بە ئاستێکی زۆر باڵا و بەرز ئێمە هیچ کەسێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بڵێن بەشدار نییە لە ستافی پشتی کامێرەی بەرهەمێنانی ئەم درامایە هەموو ستافێکی خۆماڵی گەنجی بەتوانای خاوەن ڕوئیان و ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئەوەی بتوانین بەرهەمێکی جوان پێشکەش بکەین. ئەکتەرانی نێو ئەم درامایە لەسەر چ بنەمایە هەڵبژێراون؟ لە ڕاستە لەسەر بنەمای بڵێن دیاریکردنی یا ڕەهێنان یا دیاریکردنی ئەکتەر لەسەر بنەمای ئەکتەرە کارکتەرەکانی ناو دراماکە هەڵبژێراون و هەمویان ئەکتەری بە ئەزمونن ئەکتەری دیار و ناسراون لەگەڵ کۆمەڵی ئەکتەری گەنج کە ئەوانش کەسانی بەتوانا و لە بە ئاستی خۆیان بە ئەزمونن هەر هەمویان پێکەوە بە هەردوو جیلەکە بەشدارن لە پێکەنانی ئەم درامایە. کێن ئەوانەی بەشداریان کردووە؟ لە ڕاستیا ناتوان ناوی هەمیان بڵێم بەس بۆ نمونە وەک شەماڵی عەبەڕاش، سەربەز ئەحمەد، خەرمان هیرانی، بێسەران جاسم، ئالان هادی، دیاری عومەر ببورن کە ناتوان هەموو ناوەکان لەگەڵ کۆمەڵی ئەکتەری هەموو بە ئەزمون و بەتوانان کە داوای لێبوردنەکەم ناتوانە گۆران نامیق یان ناتوان ئێستا ناوەکانی هەمووی بهێنم. کاک دڵشاد ئاستی درامای کوردی چۆنە بینی لە ئێستاە؟ لە ڕاستە تۆ ئاستی درامای کوردی ناتوانانی دای ببڕێنی لە ئاستی کۆی گشتی کەلتور لە هەرێمی کوردستانە. کۆی گشتی کەلتور لە هەرێمی کوردستانە بە ئاستێکی زۆر سست ئەڕواتە پێشێ و بەرهەمێنانی درامای کوردی ئاستێکی ئەتوانم بڵێم سستە و هێشتا دراما نەبووە بە ئەوەی ببێ بە بازار بۆ ئەوەی قازانج بکە بۆ ئەوەی کەناڵەکان هەڵدەن بە بەرداوامی درامای کوردی پێشکەش بکەن. خۆشتەزانی ئەگە درامایکی زۆر باش بە شێوەیەکی پرۆفشنال بە شێوەیەکی جوان پێشکەش بکەی پێویستی بە بجێ
پرۆژێکی باش هەیە بۆیە ئەوانە هەموو گرفتن بەڵام دڵخۆشکەرە کە بەو هەموو بار و دۆخەشەوە درامای کوردی حزوری هەیە و بەرهەمێنانی دراما ئەگەر ساڵی جارێ دوو جاریش بە بەرهەمێنانی دراما ئەزموو نەکرێەوە بەردەوامەوە ئەمە هەنگاوێکی باشە ئێمە بتوانین کە بەرەو پێشی بەرین. درامای باڵەخانە لە چه هەنگاوێکیدایە؟ مەبەست لە چنگاکە وەک بۆ نمونە ئێستا لە وێنەگرتنە یان وێنەگرتن تەواو بوو لە مۆنتاژە؟ ئێستا ئێمە لە وێنەگرتنین لە سەروی نیوەی دراماکە وێنەگرتنیمان تەواو کردووە و بەرەو کۆتایی ئەڕۆین هیوادارین ئێمە بتوانین تا 20 ڕۆژێکی کە ئێمە وێنەگرتمان کۆتایی بێ ئەو کاتە بڕۆین بچینە قۆناغی مونتاجەوە. وەرزی دوو هەموو سێهەم چەندی پێ ئەچێت کە دوای وەرزی یەکەم نمایش بکرێت بەرهەم بهێن؟ بەڵێ لە ڕاستی ئەگەر بودجە ئامادە بێ وەرزی دووهەم ئامادەیە و وەرزی دووهەم ئەو شوێنانێکی ئەو لۆکەشنانی کە بەکارێن هەمووی ئامادەن یعنی هەموو ئامادەکاریە کە خەرجی کەمتر ئەبێ لە وەرزی یەکەمیش لەبەر هۆکە ئەگەر ئێستا بڵێن یەکسەر دەست پێ بکەین ئەگەر بودجە ئامادە بێ ئەگەر بودجە ئامادە نەبێ ناچارین چاوەڕێ بکەین بودجە پەیداکەین بۆی ئێمە بتوانین وەرزی دووەم بکەین. کاک دڵشاد هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم درامایەکی جوان لە سەر شاشە جوانەکەی کەناڵی کورسات ببینین. سپاس بۆ ئامادە. سپاس بۆ ئێوەش زۆر زۆر سپاس.